ڕووفاتانە هێنراونەتە ئێرە سەبوریەک نییە بۆ ئێوە داواکاریتان چییە کە ڕووفاتەکان و وێسک و پرۆستەکانی کە لە بیابانەکان بهێنرێنەوە کورە برا ئەو لەکوێ تێرنەوە ئەو گشتێ چ نەبانی هوردوردی یەکەن و دووبارە خوڕەکە نەبانێ ئەلفال بۆ ئێمە تێرنەوە کێی تێرێتەوە داواکاریتان چیەوە وەڵڵا داواکاریمان هەیە بۆمان بێرنەوە بەس داواکاریمان لە حکوومەتێ وڵا بۆمان سوخان ئەلفالمانە بۆ بێرنەوە بۆمان بێرن و ئەی هەر باشە سامە کێژ ئێمە گۆڕی ئەلفالیشە توخوا کێژێ بە کێژێ گۆڕی ئەلفال قەسەم بە ئەو قورئانە لە ئەلفالەکەەوە هاتینەتە خوارەوە برایەکم ئەلفال و چاکداری برایەکم چاکداری جا پشتگیریان پیانەوە لە هەر شوێنێکەوە شەڕ بیا ئایانیان برد بەحەق ئایانیان برد بۆ ئایاناورد بۆ ئۆمر بن لەمدایەوە دایمە شەڕیان پێ ئایانان پشتگیری بیناتن ئەتە لە ئەلفالەکاتی نەخوارەوە چمانە قاورکەرم لە قاورکەرەمەوە چمانە لە خان و چمانە قاورکەرەمەوە سەر و پای پەتی دوو بران بوی سێ بران بوی یەکێکیان ئەوەنە مناڵی یەکیان ئەوەنە مناڵی و یەکیانش ئازەوی ئەو ئەم براکەتر مناڵی بە حەقی ئەو خوا سەر پاپە چمانتەوە قاورکەرەمە خێرمەن ئەوە یای بەس بماگرێتە خۆی بماگرێتە خۆیوە دواتە لە دوای ئەنفال ژیانتان بەو شێوەیە دەست پێ کردەوە ئەلفالاتی نەتە سمود بەخوا هاتمە ئەم سمودا هاوسێی ماڵی ئەم پیاوە بیمان جا ئەمانیش لەو ڕزە بین من و دایکم و باوکم بیمان وڵا پیاوێکی کورد خۆمانی خەڵکە لاری هاتە گیان ئەو ماڵ حاجی مستەفای ناوی خەڵسی ئامەرۆین وڵا هات بماگرێوتی وڵا ڕۆمەیان گرم حاجی مستەفا و میمالیدە ڕەحمەد لە قەوری حاجی مستەفا ئەمر خوای کردنەکەمان وتو ئێ باشە قەینا چیت گەرەکە پیانۆ بۆیان گریت وتو مناڵی گیریە کوڕکشتری گیریا تاینا دوو اختیارێک پیرەژنە وتی نۆڕە هەرە ڕۆمی گرم وتی وەڵای بڕۆی ئەوانە بگریتر وە ماڵ منێ مەرحەبای من نەکەیت ئەو مستەشارێ لە ئەو جاشیە لەوە ئەو جا کەسکارەکەی نەمەیە کە دەژێر خۆڕە ئیسا بڕۆ مەرزێ ژێریان و نەوشەی ژێریان و بڕۆ پلەپایەیان کەشتی بڕۆ بۆ ئەلفالەکە وەڵا جاش بێ لە دیەکەمانیان نشتە تۆ سەدام حوسێن یاوردەتە دیەکەمان جاش و ئەسکەری سەدام یاوردەتە خان ڕۆستەماغا ئەو ڕۆژە لە بەنقەکەم معاشەکەی جاش بێ 500,000 براکە من 450 بەحەقی خوا ئەی چیە 3 مانگ جارێ 4 مانگ جارێ لەوڕۆ خانیانە کوردستاندا و خەڵک بەس 4 مانگ جارێ 3 مانگ جارێ وەکو سوالکەر تۆزێ پارە دەنە خەڵک لە دواژێ